بسم الله الرحمن الرحيم. لەژێر ناوی غەزە شخۆی ئومەتێک لە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری مەراسیمێکی جەماوەری بە بۆنەی ئاگربەستی جەنگی سەرکەوتی غەزەی فەڵەستین و شکستهێنانی سوپای قەوارەی زایۆنی لە بەدیهێنانی ئامانجەکانی بەڕێوە چوو. دیارە ئامانج لەم چالاکیە ئەرکێکی سەرشانمان بوو بەجە بوو وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. ئێمە ئیمانداران یەک لاشەین کە مادام مسلمانین مادام ئیماندارین مادام باوەڕدارین لە هەر شوێنێکی ئەم جیهانە مسلمانێکمان برایەکمان خوشکێکمان ئازارێ بێ بێگومانە بێ ئێمەش ئازارمان پێ بکات ئەوە نیشانەی ئیمانداریە. کاتێک کە خۆی پەروەردگار دەروریەکردنەوە ئەو سەرکەوتنە گەورەی پێ بەخشیتن ئێمە ئەبێ ئەو پەیامانە ئەو ڕیسالانە لەوانە وەربگرین بۆ خۆمان سوودی لەبین وەکو میلەتێک کە خاڵی هاوبەشمان زۆر زۆرە لەگەڵ فەڵەستینە ئێمەش هەروەها بە هەمان شێوە خاکمان داگیر کراوە زوڵممان لێ کراوە. ئەمە دەرسێکی گەورەیە جی خۆیەتی ئێمە تەنها بۆ یادی ناکەینەوە کە ئەوان خزممان بن دۆستمان بن نەخێر ئێمە بۆ یادەکەینەوە کە خاڵی هاوبەشمان هەیە ئێمەش ئیسفادەی لێ بکەین بۆیە ئێمە وەکو مەڵبەند هەستاوین بەوەی کەوە ئەو دەرسوانانە لەو جەنگە گەورە وەربگرین کە ئێمە میلەتی کوردیش بە هەمان معاناتە تێپەڕێوین. دایک و خوشکی سومەیە ئاسای غەزەکەم جگە لە خوێندنەوەی هۆنراوە پەخشان بەشێک لە مەراسیمەکە تەرخان کرابوو بۆ باسکردن لەو پەیام و وانانەی جەنگی سەرکەوتی غەزە کە بە گەلانی مسلمانی داگیرکرا و چەوساوی دەستی ستەم و داگیرکاری بەخشی. مسلمانانی کەرتی غەزە سەرکەوتنێکی گەورەیان تۆمار کرد کە ئەبێتەوانەیەک بۆ هەموو گەلانی ژێردەستە و چەوساوەکان چونکە سەرکەوتنەکە خۆی لەوەیە بینێتەوە کە دوژمن نەیتوانی خاکیان داگیرکە نەیتوانی دیلەکان ڕزگارکە و هەروەها زۆر متەماسیک و پابند بوون بەیەکەوە مجاهیدان جەماوەر گەل لەگەڵ چەکدارەکانە ئاوێزانی یەکتری بووبوون بەبێ ئەوە کەسێک فرتەیە بکە یا بۆڵەیە بکە یا هەڵوێستێکی خوا نەخواستە دژوار ببێ یا خۆ پیشاندانێک ساز بکرێ چونکە خاوەنی قەزیە بوون خاوەنی ئیمان و باوەڕێک بوون. من ئەڵێم میلەتی خۆمان کە شەوساوەیە با دەست هەڵگرێ لە عەلمانێن لە جیاکردنەوەی دین لە دەوڵەت لەوەی کە بایەخ با بە هەندێک لە ئیلحاد لە کچە مۆدێل لە چی لەو جۆرەشتانە ئەم میلەتی ئێمەش پێویستی بۆ هەیە کە خۆی ساز و ئامادەکا کە بتوانێت لە ئایندەیە مافی ڕەوای خۆی بەدەست بێنێ. لە مەراسیمەکەدا ڕێزلێنان بەخشرایە نووسنگەکانی دەستگای بەخشین لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ لەپای ڕاگەیاندنی کەمپینی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ خەڵکی غەزە. دیارە ئەو کارەساتی کە لە فەڵەستین لە غەزە ڕوویدا لەلایەن ئیسرائیلەوە کەواویستی وڵاتی غەزە داگیرکە ئەمەش بۆیە هەیەکەوە ئەو وڵاتە تووشی کارەساتێکی دەربەدەری و ئاوارەی و شەڕبوونەوە بۆیە خەڵکەکەی کەوتنە ژیانێکی زۆر ناڕەحەتەوە بە تایبەتی ئێمە بە خۆمان دەزانی کوردستانی خۆشمان بۆ قوناغدا تێپەڕیوە بۆیە خەڵکی کوردستان لەو کاتێکەوە ئەو خەڵکە تووشی ئەو ناڕەحەتێ بوونەوە دەستگای خێرخوازی بەخشین لە کوردستانەوە پرۆژەیەکی ڕاگەن پرۆژەی هاوکاریکردنی لە قەوماوانی غەزە خەڵکی کوردستانی خۆمان دەوڵەمەندەکان خوا پێداوان زۆر بە شێوەیەکی باش بەدەم دەستگای خێرخوازی بەخشین و بانگاوازەکەیەوە هاتن ئەو پێنج نووسنگەوە کە لە سنووری مەڵبەندی چەمچەماڵن توانیتیان بە نزیکەی 300 میلیۆن دینار کۆ بکەنەوە و ئەو پارەیەش لەڕێی لیژنەیەکەوە گەندرایەک خەڵکی غەزە ئەویش بۆ پێداویستی خواردەمەنی و خۆراک و سەبەتی خۆراک و پێداویستی پزیشکی دابینکرا. دوای ڕاگەیاندنی ئاگربەست لە دوای 470 ڕۆژ لە کۆمەڵکوژی و کاولکاری زۆرینەی گەلانی مسلمان دڵخۆش بوون بە سەرکەوتنی خۆڕاگری و ئیرادەی بەرزی خەڵکی غەزە و ئەو داستانەی لە شکست پێهێنانی سوپای قەوارەی زایۆنی و ناسارکردنی بەڕێکەوتنی ئاگربەست بە پێی مەرجەکانی بەری بەرەنگاری تۆماریان کرد. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.